قوربانی بێژێرەوە. ئەم شەڕە دەبێت تەواو بێت. تورکیا شایستەی شەڕێکی وەها بەرباد نییە. ئەم شەڕە نابێ بەردەوام بێت. هەموو شەڕێک سەرەتا و کەسانە دەسووتێنێت کە بەڕێوەی دەبن. پاشەوانیش گەل دەسووتێنێت. من گەلەکەم بە شایستەی ئەمە نازانم. ئەم گەلە گەلی پیر سوڵتان عەبداڵ، قەرەجە ئۆغڵان، دادەڵۆغڵ و مستەفا کەمال و نازم حیکمەتە. ئەم گەلە گەلی ئەحمەدی خانی مەلای جەزیریە. تەنانەت گەلی وڵاتی داستانە گەورەکانیشە. من هیچ هۆکارێک بۆ ئەم شەڕە نابینم. یەشار کەمال ڕۆماننووسی سەردەمە جیاوازەکانە. چیرۆکبێژی سروشت، بەردەفکی گوڵ و جیا، پامهێنی پەپولە و باڵندە و مێرگەکانە. یەشار کەمال لە ڕۆمانی کاریتایە ئەو دیوی چیادا دەڵێت هەموو کەسێک ناتوانێت جۆ لە دەنگی خاک بگرێت، بیستنی دەنگی خاک جۆی دەوێت. دەنگی خاک دەنگی نووسەران و بیرمەندان چوونیەکن، دەنگێکن پەیامی تایبەتی لە خۆدا بەرجەستە دەکەن. لە شەڕدا بەر لە هەموو شتێک شکۆی مرۆڤ لەناو دەچێت. ئەو دەنگانە هاواری پڕ لە ڕاز و تژە ئەفسونن بۆ ڕێگرتن لە ڕوودانی شەڕ، دەنگن بۆ ڕێگرتن لە ڕوودانی کارەسات و داڕمانی ترسناک. ئەو دەنگانە هاوارن بۆ دەستەبەرکردنی ئاشتەوایی، هاوارێک ڕێک لە دەنگ و لە نەوای خاک دەچێت، جۆی دەوێت، بیبیستێت و تێی بگات. ئایا چەند یەشار کەمالی تر هەن تاکو هاواریان وەکو دەنگدانەوەی نێو چیاکان گرمەی بێت و ئەوانەی نیشتیمانێک یان زۆرتر لە نیشتیمان و زۆرتر لە زێدێک دەکەن بە شەڕگە، گوێیەک هۆش و گۆشێکی وەهایان نەبێت ڕاچڵەچێن و ئەو دەنگانە ببیستن. من ئەو بە یەکێک لە گرنگترین ڕۆمان نووسانی نوێخواز دەبینم لە ئەدەبیاتی جیهاندا. ئەوانەی کتێبی من دەخوێندەوە بە ئاشتی خواز بن، ئەگەر نە بە ئەرگ نەکێشن، چونکە من بۆ ئەوە دەنووسم، بۆ خۆشەویستی دەنووسم، بۆ دۆستایەتی دەنووسم، بۆ دژمنایەتی کردنی شەڕ دەنووسم. لە هاوڕێیەکم پرسی بە زمانی ئەڵمانی شتێکی ئەوتۆنیە لە ئەدەبیاتی تورکیە و وەرجێدرابێت، چ نووسەرێکی گەورە هەیە لە لای ئێوە؟ لێم پرسی. ئەویش وەها وەڵامی دامەوە، یا شار یا شار یا شار یا شار. یەشار کەمال یان ئەم دەنگی خاکە ساڵی 1923 لە گوندی حەمیدە لەدایک بووە. گوند یا ئاوایی حەمیدە دەکەوێتە هەرێمی چوکۆرۆڤاوە. ساڵی 1923 وەک ئەوەی خاکی ئەو گوندە درزی بردبێت و بزێت. ئەم دەنگە کە پاشتر دەبێت بە دەنگدانەوەی بەردەوام لە هەناوی ئەو گوندەوە دەردەچێت. کەمال سادق جۆکچەلی واتە یەشار کەمالی نووسەر لە دێوبابێکی کورد، نیگار و سادق لەدایک دەبێت لە ماڵێکی کورد و لە گوندێکی تورکماندا کە نە لە ماڵ کەس زمانی تورکی دەزانێت و نە لە گوندیش کەس هەیە بە کوردی قسە بکات. منداڵی یەشار کەمال دەست پێ دەکات، منداڵیەک پڕاوپڕ لە برکوژان. تەمەنی 4 ساڵ و نیو بووە کاتێک لە نێو مزگەوتی دێدا باوکی بە بەرچاویەوە دێتە کوشتن. ئەو ڕووداوە پشتێنە بۆ ئەوی منداڵ دەبێت بە هۆکار زمانی لەگۆ بکەوێت و بۆ ماوەیەکی درێژ وزەی قسەکردن لە دەست بدات. پاش ئەو کارە ساتە
لە کاتی سەربڕینی ئاژەڵی قوربانیدا چاوی ڕاستیشی لەدەست دەدات. مرۆڤێک سەرباری بزرکردنی ئەندامە کاریگەرەکانی جەستەی هەژاری بێڕەحمانە گەمەی پێدەکات، بەڵام ئەم شتێکی شاراوەی تێدایە. وزەیەک لە هەناودا بەردەوام بە پێوە ڕایدەگرێت. بەهرەی نووسین، وزەی دووبارە ئەفراندنەوەی سروشت، هێنانەگۆی کارەکتەری جیاواز، جریوەی مەل و چەقبەستنی چاو لەسەر مێرولە و هەنگەکان، هەروەها چنینی چیرۆژی بڕ لە خەیاڵ، توخمەکانی ئەو تەلیسمەن کە یەشار کەمال بە زیندوی ڕادەگرن. یاشار کەمال بەڵێ لەلایەکەوە کەسێک بوو خەڵکی گوندێکی چۆکۆرڤا، بەڵام لە ڕێگەی ڕۆشنبیرانی وەکو عارف دینۆ و عابدین دینۆوە کە ئەو دەمە دەوڵەت دەربەدەری کردبوون، بەشێکی زۆر لە ئەدەبیاتی دنیا دەناسێت. پاشان سەرقاڵی هەڵسەنگاندن و لێکۆڵینەوە دەبێت دەربارەی بەیت و گۆرانی گەلێری، بەرهەم و کاری کەسانی وەکو دادا لە ئۆغڵو هەڵدەسەنگێنێت. پاشان لە کتێبخانەی ڕەمەزان ئۆغڵودا دەست بەکار دەکات و وەکو سەوداسەرێک کتێب دەخوێنێتەوە. پاش هەموو ئەوانە کاتێک دێتە ئیستانبول هیچ شتێکی گوند لە هەکبەکەیدا نەماوە و نییە. ئاشنای ئەدەبیاتی جیهانە، هاوڕێی نووسەر و ڕۆشنبیرەکانە. ڕۆژانی ئەو کتێبخانەی ڕەمەزان ئۆغڵۆی لە هزر و هەناودا هەڵگرتووە. دوایەوەی دێتە ئیستانبول و دەست بەکاری ڕۆژنامەوانیش دەکات، دەبێت بە ڕوخسارێکی ئیستانبولی. پاشان ئەوەندە کاتی لە شارەکە بەسەر دەبرد تەواو ببوو بە یەکێک لە ڕەنگە بزربووەکانی ئیستانبول. یەکەم جار لە باڕی هۆتێلێکی پاریس پێگەیشتم، لە ژێرزەمینی بچووکی ئەم هۆتێلە. یاشار کەمال وەکو زنارێکی ئەنادۆڵ لەوێ دانیشت بوو. لەوێ دەستی کرد بە گێڕانەوە. قسەی بۆم دەکرد و بەسەرهاتی دەرجێڕایەوە سەبارەت بە شتی پیرۆز، سەبارەت بە ڕێگر و دزەکان، دەربارەی ئاوهەوە و سەبارەت بەو مێشنگانەی کە ئەوەندەی ترێک گەورن، سەبارەت بە زۆنگا و توندوتیژی قسەی دەکرد. بە سادەی بێڵێم چیرۆک لە دوای چیرۆک. گوتاری یاشار کەمال بەرلەوەی بۆ چاوبێت بۆ گوێیە، چونکە ئەو سەر بە شوێنەکە تێدا ئەدەبیاتێکی زارەکی سەردەستە. جگەلەوە ئەدەبیاتی ئەو ئەدەبیاتێکی گەشە سندوی تاراوگەیە. لەو بوارەدا ئەو سوود لە وشانە وەردەگرێت کە لە نەستی دەنگبێژ و بەیتبێژەکاندا هەن. ئەو وشانەی ئەوان نایڵێن ئەم دەیبیستێ و کاریان لەسەر دەکات. ڕاستەکەی ئەدەبیاتی یاشار کەمال ئەدەبیاتێکە سەرباری تیژخستنە سەرەمڕۆ باز لە داهاتوو دەکات، چونکە ئەو سەرچاوەیەکی هەزار ساڵی کردووە بە پاشخانی کاری خۆی. چیرۆکی کوردی و ئەدەبیاتی زارەکی کورد هەروە هەموو ئەو زمان و کولتورە جیاوازانەی ئانادۆڵی کردووە بە کەرەستەی داهێنان بۆ ڕووماڵکردنی مەبەستی ئەدەبی خۆی. بۆیە لەمڕۆوە ئێمە باز لە نووسەرێکی یەکجار مەزن دەکەین. یاشار کەمال هەرچی بەدبەختیەک لە سەردەمی منداڵیدا بەسەریات بێت، هەر هەموویانی کردووە بە کەرەستەی سوود لێوەرگرتن. کوژرانی باوکی لە تەمەنێکی زۆر زوودا بە بەرچاویەوە دەبێتە مۆتەکە بووی. سەرەتا لاڵ دەبێت و پاشتریش لا سەربڕینی قوربانیدا لەلایەن مامیەوە چاوێکی کوێر دەبێت. سێ مۆتەکە، سێ خەونی هەراسان لە یەک کاتدا بەرۆکی دەگرن: کوشتنی باوکی، لاڵبوونی و لە دەستانی چاوی. هەموو ئەمانە ژیانی لاوێتی ئەو گیرۆدە و کەنەف دەکەن. لە پێگەشتن و گەورەبوونیدا سەختی زۆری بۆ دروست دەکەن. لە دەستدانی چاوێکی دەبێتەوە کاریەوەی شتەکان لە چوار شێوەیەکی فراواندا نەبینێت، بەڵکو بە شێوەیەکی تەنگ کات و دنیا و بەسەرهاتەکان ببینێت. بەڵام نەخێر، کاتێک لە بەرهەمە ئەدەبیەکانی بکۆڵینەوە دەگەین بەو ئەنجامەی ئەو کارەساتە وای کردووە زۆر وردکارانە و یەکجار هەستیارانە بنووسێت، چونکە ئیتر بە شێوەیەکی ئەوەندە ورد و وریا تەماشای هەموو شتێکی کردووە. بڕوانە ئەو چۆن ئاو خواردنەوەی مێرولەیەک دەبینێت
سەرتاپای ژیانی مێروویەک، تەنانەت بەرهەمێنانی هەنگوینی هەنگێک. ئەمانە بە زمانێک بۆ ئێمە باز دەکا، زمانێک لە باوەڕ بەدەرە. بە دڵنیایەوە یاشار کەمال نووسەرێکی ناوچەگەرایە. ناوچەگەرا دەستەواژەیەکی زانستیە بۆ ئەو نووسەرانەی سەبارەت بە جیهانی نوژەن دەنووسن، بەڵام چاویان لەسەر هەرێمێک یان ناوچەیەک و لەسەر ئەو هەرێمانەیە کە لە پرۆسەی مۆدێرنە و پیشەسازیدا دواکەوتون. بەڵێ یاشار کەمال لەو نووسەرانەیە، بەرهەمگەلێک دەنووسێت وەک نووسەرانی تری ناوچەگەرا کە بەرهەمێکی بەجێما و بەرهەمێکی نادیدە و گۆشەگیرە، واتە کارەکەی شتێکی هەرێمی و ئەدەبێکی هەرێمیە. بەرامبەر بەو بۆچوونە من دەڵێم ئەوە بابەت نییە. ئەو بابەتەی نووسەرێک لەسەری دەنووسێت، نووسەرەکە دەکات بە ناوێکی جیهانی و ئەدەبیاتەکەشی دەکاتە ئەدەبیاتێکی جیهانی. بەڵکو هونەری ئەدەبسازی هونەرێکە کە نووسەر بەرهەمی دەهێنێت، دەیکات بە ناوێکی جیهانی. یاشار کەمال لە ڕێگەی چیرۆکی هەرێمە تایبەتەکانەوە لە نێو ئەو بەسەرهاتە لۆکاڵانەوە لەوە تێدەگات و ئەو توخمە دەدۆزێتەوە کە ببێتە هۆکار و پردی قسەکردن لەگەڵ گەردوون و هەموو مرۆڤایەتی. مرۆڤ ئەمە لە هەموو شوێنێکی بەرهەمەکانی یاشار کەمالدا دەبینێتەوە. هەر ڕۆمانێکی دەگریت ڕوانگەی هەرێمی تێدا نییە، بەڵکو لە هەموو ڕۆمانێکیدا کاتێک لەسەر هەرێمێک دەنووسێت بە تایبەتی هەرێمەکەی خۆی بە چەشنێک دەنووسێت، بە جۆرێک کێشەکان دەبینێ و پێشانی دەداتەوە کە هەمان دەرد و کێشەی ئەمڕۆی مرۆڤن. کێشەگەلێک هەنووکە کێشەی هەموو مرۆڤەکانن. یاشار کەمال زۆر زووتر وەکو کێشەی مرۆڤایەتی ئەو کێشانی بینیوە. نووسەرێکە هەموو مەرجێکی نووسەری جیهانی تێدا کۆبووتەوە. زمانی نووسینی یاشار کەمال تورکیە، بەڵام ڕۆح و فەلسەفەی وی هەروەها زۆرینەی سەرچاوەکانی کوردین و دنیایەکەن سەر بە کوردان. لە ڕۆمانی حەمەدۆکەوە تا دوا ڕۆمانی بە ناوی چیرۆکی دوورگەیەک، دنیای یاشار کەمال هەمان شتە. بۆ نمونە لە چیرۆکی دوورگەیەکدا یاشار کەمال باس لە دەنگبێژێک دەکات. ئەو دەنگبێژە وەکو هەموو ئەوانەی دی ڕوو لە دوورگەیەک دەکات، بەڵام ئەو هیچ پیشەیەکی نییە. کاتێک لی دەپرسن کارت چیە، لە وەڵامدا دەڵێت من دەنگبێژم. یەکێک لە خاوەنکارەکانی ئەوێ پێی دەڵێت تۆ دەبێت کارێک بکەیت و پیشەیەکت هەبێت. پاشان تۆ بەیت و سترانەکانیشت بە زمانی کوردین، کەس لێت تێناگات. بەڵام دەنگبێژەکە پێی لەسەر کارەکەی خۆی دادەگرێت و دەڵێت من بە زمانی کوردیش ستران بڵێم، هەموو کەسێک تێم دەگات. لە بنەڕەتدا ئەمە ڕۆح و ڕاگەیاندنی ڕۆمانی یاشار کەمالە. یاشار کەمال هەر شتێک بنووسێت، بەڵێ بە زمانی تورکی دەینووسێت، بەڵام بەرهەمێکە بۆ هەمووان، بۆ کورد، تورک، ئەرمەنی و بۆ ڕۆمیش. Ama bu Kürtlere de aittir, Türklere de aittir, Ermenilere de aittir, Rumlara da aittir. هەندێ نرخی ژیان و هەندێک پرەنسیبی بنگەی هەبوون کە دەبوو یاشار کەمال بیزانیبان و لەو بوارەدا ئاگادار بێت چلۆن هەڵسوکەوت دەکات، نەک لەبەر ئەوەی ماڵباتەکەی ساماندار یان دەسەڵاتدار یاخود پاوانخواز بوون، نەخێر، بەڵکو لەبەر ئەوەی ئەو کوڕی ماڵێکی جیاواز بووە. وەکو خۆی دەڵێت ماڵێک عەبداڵی زەینیکێ، تێیدا لەسەر چۆک لاوچی گوتووە و داستانی گێڕاوەتەوە. Sipane kalite bir dumana bir bize. Ki de tiyade şirne çurbanı kapı kuşu. Evet bize. Sen dedin mi onu? Hadi bize. ئەو بەرهەمانەی کە یاشار کەمال نووسیونی پێویستە لە یەک گۆشەنیگاوە تەماشایان نەکەین، چونکە کارەکانی فرەڕەهەندن. بۆ نمونە هەندێک کەس دەیانویست بەرهەمەکانی وەکو ئەدەبیاتی گوند پێناسە بکەن و لەو چوارچێوەیەدا گۆشەگیری بکەن. ڕاستە ئەو سەبارەت بە گوند دەنووسێت، بەڵام ناکرێت بەرهەمەکانی بەو چەشنە بنرخێنین. ویلیام فۆکنەری ئەمریکیش سەبارەت بە ژیانی گوند دەینووسی. یاشار کەمالیش دەربارەی کێڵگەی لۆکە. هەر نووسەرە و شتێک لە هەرێمەکەی خۆی دەبینێت و کاری لەسەر دەکات. شتگەلێک پەیوەندیان بە هەموو جیهانەوە هەیە. ئەدەبیاتی گەردوونیش بەو جۆرە دروست دەبێت. هەر بۆیە ڕۆمانەکانی یاشار کەمال لە هەموو جیهاندا خۆشەویست بوون.
کاتێک لە کۆشکی ئەلیزێ لە پاریس فرانسوا میتران خەڵاتی لە ژۆردۆنۆی بە یاشار کەماڵ بەخشی، منیش لەوێ ئامادە بووم. پاش ئاهەنگی ئەو خەڵاتکردنا فرانسوا میتران کە ئەو کات سەرۆکی فەڕەنسا بوو لە دیدارێکی رادیۆییدا بۆ خۆم بیستم و بۆ یاشاریشم گێڕایەوە. میتران گوتی بەردەوام خەونی من ئەوە بوو لە کەنارە فراوانەکانی زەریایەک بژیم کەچی بەهۆی کاری سیاسیەوە ئەو دەرفەتەم بۆ نەڕەخسا و نەکرا. بەڵام کاتێک بەرهەمەکانی یاشار کەمال دەخوێنمەوە وا هەست دەکەم لە ئامێزی فراوانی کەناری زەریایەکدا. حەمەدۆک پێم وابێت تاکە ڕۆمانێک بوو لە تورکیا بۆ زمانگەلی ڕۆژاوایی وەرگێردرابێت. هۆکاری ناوبانگی فراوانی یاشار کەمال لە بواری ئەدەبیاتدا حەمەدۆک بوو. دەمەوێت شتێکتان پێشان بدەم. من کۆکاری شعری تورکیم هەیە. ئەو دیوانانەی واژۆ دەکرێن کۆیان دەکەمەوە. کۆکارێکی وەهام هەیە لە کاتی گەڕاندا بە دوای ئەو جۆرە شعرانەدا دانەیەک لە حەمەدۆکم دەستکەوت کە واژۆی لەسرە. ڕۆمان کۆناکەمەوە. بەڵام کاتێک ئەمەم بینی خۆم پێ نەگیرە. هەڵم گرت. ئەمە چاپی یەکەمی حەمەدۆکە. شتی جوانتر ئەوەیە. کتێبەکە واژۆ کراوە. یاشار کەمال ئەمەی بۆ مەلیح جەودەت واژۆ کردووە. لە 1 ئۆکتۆبەری 1955 واژۆی کردووە. نووسیوێتی بۆ مەلیح جەودەت. پێشکەشە لەگەڵ خۆشەویستی. ئەم کتێبە یەکێکە لە کتێبە هەرە گرنگەکانی ئەدەبیاتی تورکی. لە ڕۆژگاری خوێندنی ناوەندی مابووم کاتێک ڕۆمانی حەمەدۆکم خوێندەوە. باشم لەبیرە چەند ئەو کتێبم خۆشویست. تەنانەت کاتێک لە خوێندنەوەی بوومەوە لەبیرمە کتێبەکە واتە ڕۆمانەکەم ماچ کرد. ئەوە یەکەم جارم بوو کتێبێک ماچ بکەم و ئەوەندە سەرسامی کردم. کێشەی دیموکراسی لە تورکیا بە کێشەی کووردا تێپەر دەبێت. سەر لەبەری مێژوو کورد لە ئانادۆڵ سەیەکی دانیشتوانیان پێکێناوە. لە 200 ساڵی بەر لە زاینیەوە تاوەکوی ئێستا تاکە زمانی میزۆپۆتامیا زمانی کوردی بووە و زمانێکیشە زۆر دەوڵەمەندە. میلەتێکی وەها ناتوێتەوە. هەرگیز ناتوێتەوە. مژارێک کە یاشار کەمال دەستی بۆ دەبات پەیوەندی بەویستی ئافراندنی کارکتەرێکەوە هەیە. کارکتەرێک سونەتی و هاوکاتیش مۆدێرن بێ. تۆ سیرکە. حەمەدۆک جوتیارێکی تەواو سادەی ئانادۆڵیە. لە ئەنجامی ململانەی هێشووی تایبەتەوە کە پەیوەندی بە ئەڤینەوە هەیە ڕوبەڕووبوونەوەی خێرا و لە پڕ دەقەومێ. ئەم ڕوبەڕووبوونەوەیە لە دژی چینی باڵا و دەسەڵاتدار دەوەستێتەوە. ڕوبەڕووی گەورەکانی ناوچەکە دەبێتەوە. ئەو یاخی دەبێ. ئەم دۆخە هەر دێت و فراوان و فراوانتر دەبێتەوە. بەسەرهاتێکی تەواو ڕیالیستە. لەباری جڤاکیەوە ڕوونە. وەکو چیرۆک یان سەرپێهاتی ململانەی سەرەتای سەدەی 20 خراوەتە بەردەست. ئەوەی حەمەدۆک ئەوەندە سەرکەوتوو بووە و گەورەکانی تۆقاندووە، ئەوەی لە بەرهەمەکەدا وەرچەرخانی سەرسامکەر هەیە، ئەوە ڕۆڵ دەبینێت کە یاشار کەمال ڕۆمانتیکی تایبەت بە کارکتەرەکانی دەئافرێنێت، نائارامیەک، ئاژاوەیەک دروست دەکات. لەو ڕێەوە دەیەوێت بە خوێنەرانی خۆی بە تایبەتی بە خوێنەرانی تورک بڵێت ئەم دۆخی یاقیبوونە لە ئانادۆڵ هەمیشە هەبووە و بەردەوامیشە. ئەو کتێبەی یاشار کەمال یەکێکە لە کتێبە گەورە و پڕ لە زانیاریەکانی وی. لەبەر ئەوەی بابەتی کتێبەکە باز لە زەبەلاحی فیۆدالیزم هەروەها باز لە ترسناچی فیۆدالیزم دەکات. بەڵام هاوشانی ئەو بابەتە ئاماژە بە ڕوحی دەرەبەک دەکات لە دژی بێدڵ، پیسکەیی، ترسناچی و سەرمایەداری نوێ. ئەوە شێوازی ئەو نووسەرە بوو بۆ سۆسیالیزم. کاتێک دەیگوت ڕۆحی پێڤاژۆی دەرەبەگایەتی لەگەڵ جانی هاوڕێیەتی، هاوسایەتی ئاوێتە بکرێت، بە جۆرێک پێکەوە ببەسترێنەوە، بە یەک بگەن و بەرەو داهاتوو ئاراستە بکرێن، تاکو و دووار ڕۆژ ڕزگار بکەین. ئەوە مرۆڤ پەروەری وی بوو.
ساڵی 2000 باوکم کۆچی دوایی کرد پاژمردنی باوکم بە ساڵێک پێشانگایەکی گەورەم کردەوە یاشار کەمال هات بۆ ئەو پێشانگایە لەو پێشانگایەدا لە نزیکەوە یەکترمان ناسینێکی بێدابڕان تا وەکو وای لێهات بووین بە باوک و کوڕ سەرەتا حەزی لە شێوازی هونەرەکەم کرد و پاشان خۆشویست ئیتر بە شێوەیەکی بەردەوام و ڕێک و پێک یەکترمان دەبینی هەموو هەفتەیەک چەند جارێک بە یەک دەگەشتین بە تێپەڕبوونی کاتیش ئەو بە منی دەگوت کوڕم و منیش بەوم دەگوت بابە واتە لە هەوڵێەوەدا بووین کەم و کوڕیەکانی یەکدی پڕ بکەینەوە یەکدی تەواو بکەین ڕاستەکەی ئەو خۆی دەیگوت ئەوەی من بە ئەدەبیات دەیکەم تۆش بە نیگارکێشان هەمان کار دەکەیت من لە تەمەنێکی زۆر زوودا هەوڵمدا بوو یاشار کەمال بناسم ئەدەبیاتەکەی بەگشتی بێگومان بە تایبەتی حەمەدۆکم ناسی هەروە ئەفسانەی هەزارگام خوێندەوە واتە هەوڵم دەدا کارە گرنگەکانی بخوێنمەوە و تێیان بگەم سەرنجڕاکێژ ئەوەیە کەسێک کە من سەرسام بووم پێی ڕۆژێک دێتە ژیانمەوە نەکەر بەبیر بەڵکو بەجەستە شوێنێکی گرنگ لە ژیاندا دەگرێت دەبین بە باوک و کوڕ پاشان کاریگەری دەبێت لەسەر هونەرەکەم لەسەر ژیانم و تێڕوانینی سیاسیم بۆ چوونم بەرامبەر بە مرۆڤ دەگۆڕێت فێرم دەکات مرۆڤ چۆن دەتوانێت بەخشەندە و لێبوردە بێت ئەمە گەورەترین دەستکەوتی ژیانی من بوو بەردەوام گوتومە یاشار کەمال زانستگەی منە ئەو مرۆڤەیە بڕوانامەی بە من بەخشی کەسێک بوو وای لە مرۆڤ دەکرد ڕاست و دروست بێت ئەوەی دەسەبەر دەکرد کە مرۆڤی باش بێت دەیگوت مرۆڤە باشەکان بگەن بە یەک شتی باش دەکەن هەوڵ بدەن مرۆڤی باش بن ئەو ڕێزێکی گەورەی بۆ ئەدەبیاتی گەلێری هەیە بەڵام هاوکات زۆر سربەخۆیانە دوور لە بنەماکانی ئەو ئەدەبیاتە کار دەکات و ئازادانە یاری ئەدەبی خۆی دەکات بۆ نمونە ئەو دووبارەکردنەوە لە هونەری گێڕانەوەدا بەکاردەهێنێت بەڵام ئەم کارە دەکات بۆ بەرجەستەکردن و پێشاندانی ڕەوشێکی ڕۆحی نەک وەک شێوازێکی دەروونسازانە نەک شێوازێک وەک ئەوەی لای نووسەرانی دەروونزان هەیە وەکو نمونە ئەوەی کە لە لای دۆستۆفسکی پێشاندانی ڕەوشی ڕۆحی بە شێوە ڕاستەوخۆکەیەتی یاشار کەمال لەوەیە 3000 شتێک بجێڕێتەوە چون سەرقاڵی کردەیەکی سەخت و وەڕسکار بێت و تێیدا هەر سەر نەکەوێت بەڵام یاشار کەمال بەو کارەی خوێنەر فێر دەکات کە بەرگەگرتن و دان بە خۆداگرتن چەندە سەختە ئەم بەرجەستەکردن و پێشاندانە ناڕاستەخۆیی ڕۆح شتێکی یەکجار جودایە لەوەی کە لە ئەدەبیاتی داستانی گەلێریدا هەیە پاشان زۆر باندۆری لەسەر کاری هونەری و شێوازی کارکردنمدانا ڕەنگی شینی لا خۆشەویست کردم لە خۆم دەپرسی ئایا یاشار کەمال بۆچی ئەوەندە حەز بە ڕەنگی شین دەکات دواتر بۆم دەرکەوت ڕەنگی شین دەربڕینێکە بە مەبەستی هەست و خواستی ئازادی لە هەناویدا خواستی کارکردنی بەردەوام بۆ جوانکردنی ژیان لە دڵی ئەودا وا دەکات شین بەو جۆرە خۆشەویست بێ لە لای ئەو دەمەم بە جۆرێک کاری لە من کرد بوو بە قۆناخێک لە ژیانی هونەریمدا و ڕەنگی شین بوو بە ڕەنگێکی سەردەست لە لام لە هەموو تەلەفۆنێکدا پرسیاری لەم دەکرد کوڕم تابلۆی شینی نوێ هەیە دەمگوت بەڵێ بابە هەیە یاشار کەمال نووسەرێکی کەم وێنەیە هیچ کات ناتوانین بیکەین بە مڵکی شوێنێک یا کەسێک لە سەردەم و ڕۆژگاری خۆیدا هۆمیرۆس نمونەی باڵای ئەو بووە خاوەنی تایبەتمەندی خۆیەتی یەکێک لە تایبەتمەندیە گرنگ و ناوازەکانی ئەم نووسەرە ئەوە بوو دەیتوانی ئەفسانە دروست بکات دروستکردنی کارکتەر سەخت نییە بەڵام ئەفراندنی ئەفسانە کاری نەکردەیە یەک جار سەختە و توانای لە ڕادەبەدەری نووسەری پێویستە تەماشا کاتێک باسی فەقی تەیران دەکات تیشک دەبارێت مۆتیڤی کوردەواری ئامادەیە لە لای میری هەکاری کاتێک لە ئاوەکە دەپەڕێتەوە کارکتەرێک لەوێ و بلوێر دەژێنێت ئەمانە ئەو توخمە سەرەکیانن کە دنیای یاشار کەمال تێر دەکەن یاشار کەمال لەسەر ئەم توخمانە ڕۆمان بنیاد دەنێت سازکردن یان بەرجەستەکردنی ڕۆمانەکەش هەر لەو شتانەوە سەرچاوە دەگرێت ڕەوشی مێژوویی نا دۆخی ڕۆژگار و کاتنا بەڵکو ڕۆمان نووس شێواز و تەکنیک و کارەکەی بەلاوە گرنگە لەو دەمەدا نووسەر خۆی لەو دنیایەدا دەبینێتەوە خێزانێک دەئافرێنێت لەو خاڵەدا خۆشی لە کارەکەدا دەدۆزێتەوە ڕاستیەک هەیە کەم ئافراندنە مڵکی یاشار کەمال خۆیەتی وەک چۆن گابرێل گارسیا مارکیز خاوەنی شێوازی خۆیەتی یاشار کەمالیش لە بواری سازکردنی ئەفسانەدا دنیای خۆی هەیە
یاشار کەمال کتێبێکی هەیە وەرگێڕانە ئەڵمانیەکەی بەم ناوەیە، ئەفسانەی چیای ئاگری. تورکەکەیشی بە هەمان ناوە. بەرهەمەکە وا دیارە شتێک بێت لە ئەدەبی داستانی و گەلێری. وەشان خانە ئەڵمانیەکە نووسیوێتی ئەم داستانە گێڕانەوەی چیرۆکی ڕاستەقینەی کوردی یان ئانادۆڵیە، بەڵام بە بڕای من ئەوە ڕاست نییە، بەڵکو ئەو چیرۆکە بەرهەمی بیر و خەیاڵی یاشار کەمال خۆیەتی. یاشار کەمال لەو بەرهەمەدا شێوازێک یان قاڵبێکی ئەدەبی گالێری هێناوەتەوە و گەمەی پێکردووە. بە جۆرێک ئەگەر بکرێت لەگەڵ برێختدا بڵین ئەو کارەی لە پای نامۆبوون کاریگەری نامۆبوون کردووە. یاشار کەمال لە وەرگرتنی بیرۆکە و شێوازی ئەدەبی گالێریدا یەکەم نووسەرێکی مۆدێرنە، هەروەها نووسەرێکی چالاک و کارایە، واتە ئەو هەموو شتێک لە فۆلکلۆرە وەرناگرێت وەکو گەلناسان، ئەدەبیات ناسان، فۆلکلۆر ناسان کە کۆیان کردبێتەوە و ئەم بێت و بیان بات و کاریان لەسەر بکات. نەخێت، خۆی ئەو کارە دەکات و هەر لە دەمی لاوێتیشەوە خۆی ئەو کاری کردووە. ئەدەبی گالێری ئەدەبێکی دژبەری ئەدەبی سەردەست و دەسەڵاتدارە. ئەو ئەدەبیاتی یاخیبوون بەرهەم دەهێنێ، خاوەنی ئەدەبێکی یاخیە، ئەدەبێک دژ بە ئەدەبی سەدان ساڵی دەسەڵاتدارێتی عوسمانیە و دەوەستێتەوە. ئەو دەنگە ناڕازیانە، ئەو چیرۆکانەی وەکو بەڵگە باز لە یاخیبوون دەکەن، داستانەکانی سەرهەڵدان سەرنجی ئەویان ڕاکێشاوە، نیگا و بیریان سەرقاڵ کردووە و بۆ خۆی بەکاری هێناون. لەو بوارەدا ناسراوترین کاریوی و ڕۆمانیوی حەمەدۆکە. بۆ من هەمیشە یاشار کەمال دەنجی ئانادۆڵ بووە. لە 10,000 ساڵی ڕابردوودا ئانادۆڵ بێشکەی شارستانی نۆژەم بووە. لە هیچ شوێنێکی دنیا ئەو هەموو چینە جیاوازە لە کللتورەکان کۆنەبوونەتەوە، وەکو لەوێ هەن. گەشتێک بەناو ئانادۆڵدا بکە دەبینیت چه هەبووە، لە ڕۆمەکانەوە تاوەکو گریکەکان، لە ئەوانەوە تاوەکو خاچپەرستەکان. زۆر شت و گەلێت کللتور و دیرۆکی جودا جودا لەوێ بە ناو یەکدا چۆن، هەموو ئەوانیش کللتوری دنیا مرۆڤایەتین. یاشار کەمال بەردەوام دەیگوت ئەنادۆڵ وڵاتی 72 زمانە، وڵاتی خێڵەکان، گروپە جوداکان و گەلانیشە بە هەمان شێوە. شانازی نیشتیمانەکەمان، دەوڵەمەندی کولتوری وڵاتەکەمان لە دەستی خۆماندایە، یان دیموکراسی ڕاستەقینە یان دیموکراسی ڕاستەقینەیان هیچ. بەڕاستی من لە یەکەم دیدار و یەکەم دیدەنیەوە یاشارم خۆشویست، عاشقی بووم، وەک چۆن مرۆڤێکی کاریگەر، مرۆڤێک دڵێکی گەورەی هەیە دەخاتە دڵی خۆیەوە. بەم جۆرە بوو، جگە لە دەربڕینی ئەم هەستە ناتوانم شتێکی دیکە بڵێم. کات ساڵی 1915 ئەو دەمەی لە شاری وانەوە ماڵباتی یاشار کەمال بە ئاوارەی دەگەنە گوندەکانی چکۆرۆڤا. ئەو دەمە دەوڵەت دەستی گرتووە بەسەر سەرمای جێگیر و ناجێگیری ئەرمەنەکاندا و خانووەکانیان بەسەر کۆچبەراندا دابەش دەکرێن. خۆزا، خوێندنەوە، ژیان و حاڵی بوون لە سروشت شتی زۆریان بە یاشار کەمال بەخشیوە. هەستی مرۆڤانەی وی و بەرگریکردنی لە شکۆی مرۆڤیش لەو خۆشەویستی و لەو ڕێزەوە بۆ سروش دێت. هاوکات چاوجی ئەو بەهرە گەورەی دەربڕینیش هەر سروش خۆیەتی لەلای ئەم نووسەرە، نووسەرێکی ئاوێتەی ئەفسانە. عارف بەجی قەرەموفتی ئۆغڵوو سەرۆکی لیژنەی نیشتەجێکردنە لە قادرلی. پاش لە ناودان و دەربەدەرکردنی ئەرمەنەکان دەستگیراوە بەسەر سەرمای جێگیر و ناجێگیریاندا. دەوڵەت ماڵ و چێلگەکانیان دەدات بە کۆچبەران. ماڵباتی یاشار کەمال کە شەڕی ڕووسیا ئاوارەی کردوون لەو ڕۆژگارە ڕەشەدا دەگەنە قادرلی. باوکی یاشار کەمال نامەیەکی پێیە کە دۆستێکی هاوبەشیان بۆ عارف بەگە بەرپرسەی نووسیوە. عارف بەجی قەرەموفتی ئۆغڵوو بە باوکی یاشار کەمال دەڵێت کۆشکت دەدەمێ و چێلگەت پێشکەش دەکەم. باوکی یاشار کەمال دەڵێت نامەوێت. قەرەموفتی ئۆغڵوو دەپرسێت ئیتر بۆچ هاتوویت؟ بۆ ئەوەی نیشتەجێم بکەیت. ئەوە تا لە باشترین ماڵدا نیشتەجێت دەکەم و خانووەکەش دەبێت بە مڵکی خۆت. من ماڵی خەڵکم ناوێت. دایکم دەیگوت ئەو باڵندەی لە هێلانەکەی دەردەکرێت
هیچ باڵندەیەکی تر خێر لە هێلانەکەی نابینێت. ئەوانە باڵندە نین، ئەرمەنین. باوکی یاشار کەمال دەڵێت نەخێر، باڵندەن. ئەرمەنین باڵندەن، ئەرمەنین باڵندەن. ئاخ کوردە چەنە بازەکان. قەرە موفتی ئۆغڵو بەو جۆرە ڕەخنە لە ناردنی کوردەکان دەگرێت لەلایەن خورشید بەجی دۆستیەوە. یارۆ لە تووڕەییدا شێت دەبێت. بانگ لە جەندرمەکانی دەکات پێیان دەڵێت ئەمانە هەڵبگرن و بیان بەن بۆ گوندی حەمیدەی بەردەڵان. بەو جۆرە گوندی حەمیدەی دوورە دەست و گۆشەگیر بوو بە دەرگوشی لەدایکبوونی نووسەرێک لە تۆخمی ئاو. نووسەرێک کە بۆ هەمیشە لە دیرۆکی نووسین و ئەدەبیاتدا چوون ڕووبارێکی بەخۆڕ لە جوڵەی بەردەوامدایە. من لە پێناوی ڕاوەستانی شەڕدا تێکۆشام ڕێ لەبەر کوشتنی برا لەلایەن براوە بگرم. تێکۆشام و هەوڵمدا بۆ ئەوەی زمانێک قەدەغە نەکەن کە هەزاران ساڵە لەلایەن میلەتێکەوە بەکاردێت. دیموکراسی ڕاستەقینە بۆ وڵاتێک بۆ ناسنامەی شارستانی وڵاتێک پێویستە. دیموکراسی سەلمێنەرەکە مرۆڤ لە وڵاتی خۆیدا وەکو مرۆڤ بژیت. سیستەمە دیکتاتۆریەکانمان بینی، سیستەمی دیکتاتۆری یەکەتی سۆڤیەتمان بینی، زۆر سیستەمی دیکتاتۆریمان بینی. هیچ خێرێکیان نەبوو. سیستەم گەلی دیکتاتۆری تەنها سەرچاوی شەڕن. یاشار کەمال بەگشتی سەبارەت بە باشوور و باشووری ڕۆژهەڵاتی ئانادۆڵ واتە ناوچەی نێوان تۆڕۆس و دەریای ناوەڕاستی نووسیوە. ئەو گەرچی لە ڕۆژگاری جەنگی یەکەمی جیهانیدا لەگەڵ ماڵباتەکەی ناچار بووە لە کەناراوەکانی دەریاچەی وانەوە کۆچ بکەن و ڕوو لە چووک و ئۆرۆڤا بکەن، پێشتر دانیشتوانی هەرێمەکە کورد و ئەرمەن بوون. ئەو هەمیشە پەیوەندیەکی ناوەکی هەبووە لەگەڵ هەرێمی دێو باڤیدا. وەکو ڕۆژنامەوانێکی لاو سەبارەت بە هەموو ناوچەکانی ئانادۆڵ دەنووسێ. کاتێکیش دەگاتە ناوچەی وان هەست دەکات مترسی لەسەر دێری کەونارای ئاختامار هەیە و دەیانەوێت بیڕوخێنن. لە ڕێگەی ئەفسەرێکی لیبراڵەوە دەتوانێت ڕێ لە ڕوخاندنی کەنیسەی ئاختامار بگرێت. چالاکیەک کە دەوڵەتی تورک خۆی بۆ ئامادە کردووە تاوەکو ئەم گەنجینە کولتوریەی ئەرمەن نەهێڵن. کەنیسەکە شوێنێکی جوان دڵگیر و هەڵکەوتەی دورگەیەکی بچووکە لە ناو دەریاچەی واندا. ئەو ئەفسەرە لیبراڵە هانی یاشار کەمال دەدات لەسەری بنووسێت. ئەویش ڕیپۆرتاژێکی نایابی لەسەر دەنووسێ. نووسینەکە لە ڕۆژنامەی جمهوریەت بڵاو دەبێتەوە. دەگات بە دەستی وەزیری کولتور و ڕای دەچڵەچێنێ. ئەوە لە کاتێکدا هێزی لەشکریش لە دژی نابن. بەو شێوەیە کەنیسەکە ڕزگاری دەبێت. کەنیسەکە هەتا ئەمڕۆ کەماوە و بە جوانی نۆژەن کراوەتەوە کارێکە دەبێت لەو بارەیەوە سوپاسی یاشار کەمالی لەسەر بکرێت. حەسەن خەڵکی خۆش دەویست. حەزی لەوە دەکرد لە هەموو شوێنێک هاوکاری مرۆڤ بکات. لە کاتێکدا لە گۆڕستان یارمەتی خەڵکی دەدا کوشتیان. بە شێوەیەکی زۆر دڕندانە حەسەنی کوڕمیان کوشت. پاش مردنی حەسەن منیش چوومە ڕیزی دایکانی شەمە و بەشدار بووم لە چالاکی ڕۆژانی شەممەدا. لەوێ یاشار کەمالم ناسی. چونکە ئەو دەمە زۆر دەهاتە ئەوێ و دایکانی شەمەی بەسەر دەکردەوە. بەداخەوە من نەدەتوانم بخوێنمەوە و نەدەتوانم بنووسم. بەڵام دەمبینی یاشار کەمال بەردەوام دەهاتە بەردەم فێرگەی گەڵاتە سەرای و سەردانی ئێمەی دەکرد. یاشار کەمال نووسەری نێو ڕووداوەکان بوو، نەک بە تەنها نووسەری نێو کتێب و ڕۆمان. لەوێ بووە لە هەموو شوێنێک شکۆ و مافی مرۆڤ کەوت بێتە مەترسیەوە. بۆیە دایکێک لە دایکانی شەممە، دایکی حەسەن ئۆجاک
وەکو جەرگی خۆی باز لەو نووسەرە دەکات. ئەو دایکە جگەر سوتاوە لە سۆنگەی نەخێنەواریەوە بەرهەمی ئەدەبی یاشار کەمال ناناسێت، بەڵام لە ڕوانگەی هەڵسوکەوت و بۆنوبەرامەی مرۆڤ بوونیەوە بۆی دەرکەوتووە. ئەو واتە یاشار کەمال چ پەیامێکی گرنگی لە نووسیندا هەیە؟ دایکانی شەممە ئەو دایکانن کە کچ و کوڕانیان لە تورکیا کوژراون یان شوێن بزر کراون. کە یاشار کەمالم ناسی پیاوێک یەکسەر خۆشم ویست و هەتا وەکو مردنیش لە دڵمدا دەژی. لە دڵەوە لەگەڵ ئێمە بوو. دەمبینی چەند بەڕوونی ئازارەکانمان دەبینێت و پشتگیریمان دەکات. جگە لە تورک هیچ کەسێک دۆستی تورک نییە. تەماشا ئەم کارە ساتە بکەن. هیچ کاتێک شتێکی وەها سیر و ناجۆر نابێ بگوترێت. ئەگەر میلەتێک دۆستی نەبێت کەواتە ئەو میلەتە نییە. لەمە خراپتر بۆ هەوڵاتیانی نیشتیمانێک ناگوترێت. هەوڵی یاشار کەمال ئەوە بوو بە شێوەیەکی سەرڕاستانە و دروست بژی، نەک تەنها وەک نووسەر، بەڵکو وەک هەر مرۆڤێکی دیکە یاسایی. ئەو دەمەی لێرە دایان بە دادگا و حکومیاندا بێگومان لەگەڵی بووین. بەهۆی وشە و هەڵوێستەوە 5 ساڵ سزای بەندکردنیان بەسەردا سەپاند. لەبیرما بە دەستەی دادوەرانی گوت منیش ئێوە دادگایی دەکەم. یاشار کەمال دەیگوت بارە تورکیا شەڕتەواو ببێت و ئاشتی دەستەبەر بێت، با مرۆڤەکان یەکتر نەکوژن. زمانی کوردی بدەنەوە بە کورد، مافی کللتوری خۆیان بدەنێ، وەکو گەلێک بەڕێزەوە مامەڵە لەگەڵ کورد بکەن. ئامادە بن بۆ ئەوەی کورد خۆی بڕیار لە چارەنووسی خۆی بدات. هەروەها لە نێوان گەلی تورک و کووردا نەیاری ڕوونەدات. ئەو دەستکەوتانە هەموو ئامانجی منن. ئەو وەهای دەگوت بێگومان سیستەم ئەمەی بەدڵ نەبوو. سزایاندا. تورکیا لە سۆنگەی نەگرتنەبەری ئەو هەنگاوانە و جێبەجێ نەکردنی ئەو خواستانە دەبین ئێستا بەرەو کوێ ملدەنێت. نووسەران سەر بە چ نەتەوەیەکەن، سەر بە هیچ نەتەوەیەک نینەوە. ئەوان مڵکی دنیان، هەروەها بە هیچ جۆرێک سەر بە هیچ سنوورێکی سیاسی نین. ئەوەی من لەم پەیوەندیەدا بە گرنگی دەزانم ڕەگە ڕەجی نووسەرێک لەکوێوە سەرهەڵدەدات و لە چ سەرچاوەیەکەوە هەڵقڵاوە. نووسەر لە چ ڕەگێکەوە ئەدەبیاتی خۆی بەرهەم هێناوە. بێگومان لە لای یاشار کەمال یەکێک لە ڕەگەکان ئەو شێوازە کوردیە باوەی جێڕانەوەیە. حکایەتخوان و دەنگبێژی ئەو کۆمەڵگەیەیە. یاشار کەمال لەو جڤاکەدا گەورە بووە. ئەو وای خواستووە ببێت بە دەنگبێژ، بەڵام دەنجی باش و گونجاو نەبووە. لە بری دەنگمێشتی باشتر و گونجاوتر بووە، بەڵام دەنجی گونجاو نەبووە. من وای بۆ دەچەم هیچ میلەتێک نابێت نووسەرێک بکات بە مڵکی خۆی. یاشار کەمال هاوڕێی منداڵیمە. لەو ڕۆژەوەی هاتووەتە ئیستانبول دەیناسم. یاشار کەمال کەسێکە پێویستە بخوێندێتەوە گوێی لێ بگیرێت. کەسێکە زۆری بۆ ئەم وڵاتە و بۆ مرۆڤایەتی کردووە. یاشار کەمال ناوێک نییە نەناسراو. نووسەرێکی ناسراوە پێویستی بە بانگەشەیان پرۆپاگەندەی کەس نییە. نووسەرێکی هەموو دنیا، نووسەری تورکیایە و هاوکات نووسەری سەرتاسەری دنیا. ئەو دیاردەیەک بوو بۆ خۆی. نووسەری وەها بۆ تاکە میلەتێک یان تاکە لایەنێک نانووسێت. نەخێر. گەلۆ گۆتە تەنها بۆ گەلی ئەڵمان دەینووسی؟ ئایا ژان پۆل سارتر تەنها بۆ فڕانسیەکانی دەنووسی؟ نەخێر. ئەو داهێنەرانە سامانی هەموو دنیا و هەموو شارستانیەکان بوون. نووسەران و هونەرمەندان مڵکی هەموو دنیان. ئەمانە کەسانی سیاسیان حیزبی نین، تێگەیشتن؟ وەرجێ ڕووزمان ناسی ئەڵەمان کۆرنێلیۆس بیشهۆف کە 13 ڕۆمانی یاشار کەمالی لە زمانی تورکیەوە بۆ سەر زمانی ئەڵەمانی وەرجێڕاوە سەبارەت بە ئاشنابوون بە ئەدەبیاتی ئەو نووسەرە دەڵێت. ساڵی 1951 نیگارکێشی تورک ئۆرهان پەکەر کە هاوڕێی نزیکم بوو ڕۆمانێکی پێشکەش کردم. باشم لە بیرە ئۆرهان لەو بارەیەوە گوتی نووسەرەکەی لە تەمەنی 22 ساڵیدا ئەم ڕۆمانەی نووسیوە. ئۆرهان گوتی ئەم گەنجە خوێنگەرمە ناوی یاشار کەمالە.
پێم وایە نووسەرێکی گەورەی لێ دەردەچێت. بیشهۆف کە ڕۆمانەکەی بەدەستەوەیە دەڵێت ئەمە ئەو ڕۆمانەیە ئەو دەم ئۆرهان پەکەر پێشکەشی منی کرد، ڕۆمانی تەنەکە. لە ئاشنابوونی من و ئەدەبیاتی تورکیدا تەنەکە یەکەمین بەرهەمی ئەدەبی بوو. تەنەکە لە بەرهەمە سەرەتاکانی یەشار کەمالە، پاشان دەبێت بە یەکێک لە بەرهەمەکانی ئەدەبیات و هونەر لەسەر ئاستی جیهان. هەر لەو سۆنگەیەشدایە یەکێک لە ئۆپێرا گرنگەکانی ئەوروپا، ئۆپێرای سکاڵا دی میلانۆ، ئەو بەرهەمە بە شێوازی ئۆپێرا پێشکەش دەکات. ڕۆمانی تەنەکە یەکەم بەرهەم بوو بە زمانی تورکی خوێندمەوە. پاشەوەی خوێندمەوە بەو بڕیارە گەیشتم کە دەست بە وەرگێڕانی بکەم لە زمانی تورکیەوە بۆ ئەڵمانی. بێگومان کتێبەکە بەرهەمێکی ئانادۆڵی ڕوتە، بەڵام ئەوەندەم بەدڵ بوو نەمتوانی پشتگوێی بخەم. بۆچی؟ چونکە کتێبێکی ڕەسەنی ڕۆژهەڵاتی بوو. بە زمانە ئەوروپایەکان زۆر کتێبی تر هەبوون لەو دەمەدا سەبارەت بە تورکیا و ڕۆژهەڵات. بەڵام تەنەکە شتێکی تر بوو. ڕۆمانەکە زۆر دڵکێشی کردم، بە سادەی بڵێم کتێبێکی زۆر زۆر باش بوو. کۆمەڵکوژی و ژینگە کوژی مەبەستی یاشار کەمال لە کۆمەڵکوژی تەنیا کوشتنی ئەرمەن و ئێزدیەکان نەبووە، ئەو تاوانانەی تورکەلاوەکان دەیان کرد. مەبەستی ئەو ڕاپێچکردن و تێکەڵکردنی هەمووانیش بووە لە کات و لە پاش جەنگی جیهانی یەکەم، تاک و گۆڕینەوەی هاوڵاتیانی تورک و یۆنانی لە ساڵی 1923دا. هەموو ئەمانە تاوان بوون لە دژی مافەکانی مرۆڤ، مافی نیشتەجێبوون لە زێدی خۆیان. ئەمە هەروەها کارێکی هۆشیارانە بوو بۆ وێرانکردنی ژینگە لە ڕێگەی ئەو هەموو کۆچپێکردن و تێکەڵکردنە زۆرە ملیانەوە کە بەردەوام دووبارە دەبوونەوە. سروشت بۆ یاشار کەمال مژارێکی زۆر تایبەتە. سروشت لای ئەو تەنها چیرۆکی ئەو مرۆڤانە نییە کە ئەو لە بەرهەمەکانیدا باسییان دەکات. سروشت خۆی ئەو ئامێزەیە مرۆڤەکان هەڵدەگرێت. مرۆڤ خۆی بەشێکە لە سروشت، کاتێک خۆی ئەو سروشتە وێران بکات کەواتە لە بەردەوامی کاتدا خۆشی وێران دەکات. لەو بارەدا یاشار کەمال ڕۆمانێکی نایابی هەیە بە ناوی باڵندەکانیش چوون. ڕۆمانەکە بە هیچ جۆرێک سەر بە ئانادۆڵ نییە و ڕووداوەکانی لە ناوەندی ئیستانبولدا ڕوودەدەن. باس لە کوڕ و کاڵی سەرشەقامەکان دەکات. ئەوانەی لە ئیستانبول باڵندە دەگرن تاکو شتێک پاریان دەست بکەوێت. بەڵام لە سۆنگەی کێشەگەردونیەکانی ژینگەوە ئیتر باڵندەکان بەسەر ئاسمانی ئیستانبولدا بە جۆرێکی تر دەفڕن. پاشەوەی ڕۆمانەکەم خوێندەوە، ئەو جا لەگەڵ هاوژینەکەم لە ئیستانبول و لە ناکاو لە پارکی یڵدز پۆلێک باڵندەم بە ئاسمانەوە بینی. بە بیرم هاتەوە کە یاشار کەمال ئاماژە بەو بابەتە دەکات. یاشار کەمال لە تورکیا دەدرایە دادگا، هاوکاتیش لە پای ئەو نووسین و بۆچوونانەیدا لە دەرەوە خەڵات دەکرا. کاتێک لە ئەڵمانیا خەڵاتی ئاشتی کتێبی وەرگرت، ڕۆمان نووسی نێودار گونتەر گراس لە پەسنی یاشار کەمالدا گوتی کتێبەکانی یاشار کەمال مای جێچەڵ نین، ئەو کە بە ئەزموون سۆسیالیستە دەزانێت ستەم و بێدادی چاویان لێ ناپۆشرێت، تەنانەت گەل لە شێوەی نوێ و فری و دەریشدا سەر لە نوێ بەرجەستە ببنەوە. یاشار کەمال لە ئەڵمانیا سەرکەوتنی گەورەی ئەدەبی بەدەستهێنا، پاش بڵاوبوونەوەی بەرهەمەکانی باش ناسرا. ساڵی 1997 کاتێک خەڵاتی ئاشتی کتێبی ئەڵمانیای وەرگرت، ئیتر تەواو ناسرا. ئەو خەڵاتە گەورەترینە لە ئەڵمانیا کە مرۆڤ بەدەستی بخات. خەڵاتەکە هەروەها باندۆری سیاسی و میدیای زۆری هەبوو. لەبارەی خوێنەریش لە نێوان 100 بۆ 200,000 خوێنەری نوێ لە ئەڵمانیا بە یاشار کەمال ئاشنابوون. دیارە پێش ئەو خەڵاتەش یەکەمین کتێبەکانی یاشار کەمال کرابوون بە ئەڵمانی و گەیشتبوون بە خەڵک. خەڵک ئاگاداری بەرهەمەکانی بوون. لە وڵاتێکی وەکو ئەڵمانیا کە ژمارەیەکی زۆری کۆچبەری تورک دەژین، کەنارخستن و گوێنەدان بە یاشار کەمال مەحاڵ بوو. پرسیارەکە ئەوە بوو
لە وڵاتی ئەم کۆچبەرانە چ نووسەرێکی گەورە هەیە. ئیتر بۆ ئێمەش وەکو بنکەی وەشان و بڵاوکردنەوە چەند ساڵێکی پڕ لە کاری سەخت لەگەڵ ئەدەبیاتی یاشار کەمال دەستی پێکرد. بەڵێ کارێکی سەخت بوو. ئەمڕۆ نەک هەر لە تورکیا بەڵکو لە زۆر شوێنی تر ئەو مەترسیە هەیە کە تەوژمە سیاسی و ئیسلامیە کۆنە پارێزەکان وەکو شێوەیەکی پەرچەکردار مۆدێرنا وەکو شتێکی خراپ و بێزرا و پێشان بدەن و بەردەوام ڕەتی بکەنەوە. بێگومان ئیسلامیەکان بە هەموو شێوە شێوازەکانیانەوە لەو تەوژمی دژە مۆدێرنەیەدان. لەومە ئەو نووسەرانەی دژ بەو تەوژمە دەنووسن ئەگەر تورک بن ئەوە دژە کەمالیزمیشن. هەرچەندە کەمالیزم ئەلمانیە دین و دەوڵەتی لێک دابڕیوە، بەڵام کۆمەڵێک نووسەری زۆر هەن کە یاشار کەمالی یەکێکە لەوان. بێگومان نەوەی بەر لەوانیش کەسانی وەکو نازم حکمەت، سەباح الدین عەلی، ئۆرهان کەمال. ئەم نووسەرانە تاکو ئەو خاڵە پەسنی کەمالیزمیاندا کە گوتیان باش بوو کۆتایی بەسەردەستی سەدەکانی ناوەڕاستی عوسمانی هاتوو تورکیا ئێستا وڵاتێکی مۆدێرنە. بەڵام ئەوە خراپ و ناجۆرە کە ئەم وڵاتە مۆدێرنە هەر لە سەرەتاوە شێوەی کار و شێوازی مامەڵەکردنی شێوێندرا بوو بە وڵاتێکی ناسیۆنالیست، ئەسکەرتار و مۆنۆکولتور. ئەوان کارێکی ژیرانیان کرد کە ئەو شێوازی کاری دەوڵەتیان ڕەت کردەوە. دەوڵەتێک ئێستاش جەستەیەکی دەردەدارە. لەو ڕوانگەیەوە مرۆڤ دەتوانێت بڵێت کە ئەنتی کەمالیستە، بەڵام نەک بەو ئامانجەی سیستەمی عوسمانی بگەڕێتەوە وەکو ئەوەی ئێستا هەندێک ڕۆشنبیری تورکاری بۆ دەکەن، بەڵکو بە ئامانجی مۆدێرنەیەک کە هێشتا ئامادە نییە. ئەو بنەماگەلەی لە مۆدێرنەدا هەن نە ئەو دەما نە لە سەردەمی یاشار کەمال و نە لە ئێستای تورکیاشدا مۆدێرنە دروستەکە نییە. ئەو دەما ساڵانی پەنجاکانی ئیستانبول یاشار کەمال لە بەشەشاری باسن کۆی دەژیا و منیش لە یەشیل کۆی دەژیام. یاشار کەمال بەردەوام لە باسن کۆیەوە بە پێ دەچوو بۆ یەشیل کۆی. خوشکەزا و برازاکانی منیش ئەو دەمە لە ئیستانبول دەژیان. لە ڕێگەی ئەوانەوە بە یاشار کەمال ئاشنا بووم. چۆن ئەوان باسییان کرد بۆم یاشار کەمالی نووسەر هەموو سبەینانێک لە باسن کۆیەوە بەرەو یەشیل کۆی پیاسە دەکات، دەڕوات و دەگەڕێتەوە. ئەمە کاری ڕۆژانەی بوو. من بەو جۆرە لە ڕێگەی خوشکەزا و برازاکانمەوە بە یاشار کەمال خۆی ئاشنا بووم. بەڵام بە تەواوی نازانم کەی یاشار کەمالم ناسی، تەنا ئەوە دەزانم لە ڕێگەی خوشکەزا و برازاکانمەوە ناسیم. ئەفلاتونی ژوەها بوو، گەڕۆک بوو، دەهات و دەچوو. یاشار کەمال نووسەرێک بوو پرێپاتێتی کەر، کەسێک بوو دەهات و دەچوو، کەسێک پیاسە دەکات و بەدەم جوڵەوە دەنووسێت. جارێک خۆم لە یاشار کەمالم پرسی بۆ ئەو هەموو کاتە دەدەیت بە پیاسەکردن؟ ئەیکەی دەنووسیت؟ وەڵامی ئەو وەها بوو، ئەگەر پیاسە و ڕۆیشتن نەبێت ناتوانم بنووسم. لەو ڕۆشتن و پیاسانەمدا بیر دەکەمەوە و پاشان دەیان خەمە سەر کاغەز. واتە ئەویش وەکو ئەفلاتون پرێپاتێتی کەر بوو. ئەفلاتونیش بە شەقام و کۆڵانەکانی ئەسینادا دەهات و دەچوو، ئەوانی دیکەش بەدوایەوە بەو جۆرە هەزر و فەلسەفەی خۆی دەنووسی. وشەکە بە گریکی واتای پیاسەکردن دەگەیەنێت. بۆ پیاسەکردن پرێپاتۆ واتای چوون و هاتنە. یاشار کەمال لە بیرەوەریەکانیدا دەنووسێت ئۆکتای ڕەفعەت پیاوێکی قسە خۆش بوو. کاتێک باسی پلانی خۆم دەربارەی نووسینەکانم بۆ دەکرد، پرسی کەمال دەتەوێت گشت ئەم شتانە لە یەک تەمەندا بنووسیت؟ پاش چەند ساڵ لەو قسەیە هاوژینی ئۆکتای سەبیح ڕەفعەت کاتێک بە جۆشەوە باسم لە ڕۆمانی تاوانی گوزەری ئاسنگەران دەکرد، بە بزەیەکی شیرینەوە پرسی دەتەوێت ئەم ڕۆمانە لە یەک تەمەندا بنووسیت؟ بەڵێ، یاشار کەمال ئەو نووسەرە بوو هەموو ئەم ڕۆمان و بەرهەمانەی لە یەک تەمەندا نووسی، تەمەنێک کە پێشکەشی کرد بە گۆرانی گوتن بۆ شادی و شکۆی مرۆڤ،
بۆ پاراستنی ژینگە و خۆزا، هەروەها بۆ هەوڵی دەستەبەرکردنی وەک هەڤی و پێکەوە هەڵکردن. یاشار کەمال بڕیاری ئەوەی نەدابوو بە زمانی تورکی بنووسێت، بەڵام ئەو وەک کوردێک ئەوەندەی کوردی نەدەزانی بتوانێت ڕۆمانی پێ بنووسێ. سەرباری ئەوەی لە سەرەتاکاندا بەو زمانە گۆرانی گوتووە و بەیت و بالۆڕی کۆکردوێتەوە، بەڵام پاش ئەوەی دەست دەداتە نووسینی ئەدەبی لەژێر گوشاری هەندێک هۆکاری نادیاردا بە تورکی دەست پێ دەکات. بەمەبەست بە تورکیەکی تایبەت دەنووسێت بە شێوازێک سوود لە زمانەکەی وەربگیرێت، بە تایبەتی لەلایەن ئەوانەوەی ئامانجیانە زمانی تورکی نوێ بکەنەوە. مەبەستی بووە زمانەکە لە شێوەی ناسیۆنالیستی و ئایدۆلۆژیدا قەتیز نەکرێت. ئەو مەبەستی بۆ لەو بوارەدا دەوڵەمەندێتی زمان، دەوڵەمەندی زمانەکانی ئەنادۆڵ بڕژێنێتە نێو کارەکانیەوە. زمانی ئەو زۆر لە سەروی زمانی ڕۆشنبیرەکانی تورکەوە بوو، ئەوانەی ناوەڕاستی سەدەی 20 مەبەستم. ئەو کارەی سازشێک بووە کردوێتی و زمانی کوردیش بە شێوەیەکی کەم و کورت لە کارەکانیدا ئامادەیە، بەڵام ئەو هەر لە سەرەتاوە ئەوەی لەبەرچاو بووە کە بە شێوەیەکی گشتگیر بەسەرهاتی مرۆڤەکانی تورکیا و ئەنادۆڵ بگێڕێتەوە. ئەو هەر لە دەستپێکەوە باسی لە کێشەی کورد کردووە، هەر لەو ڕۆژگارەدا هێشتا لاو بوو، ئەو خرایە زیندانەوە و ئەشکەنجە درا، تۆقاندیان و کارەکەش لەلایەن دەوڵەتێکی فاشیستەوە لە دژی کرا. هەموو ئەو شتانەی بۆچی کردووە؟ چونکە بە شێوەی پێویست دانیان بە کووردا نەناوە و نەیان نووسیوە. ئەو بە درێژایی ژیانی و تاک و کۆتاییش دەستبەرداری هەڵوێستی خۆی لەو بوارەدا نەبوو. بەڵام لە ڕۆمانەکانیدا، لە بەرهەمە ئەدەبیەکانیدا، لە لێدوان و دەرکەوتنەکانی تریدا ئاوەڕی لە نەتەوە گروپەکانی دیکەی ئەنادۆڵش داوەتەوە. ئەو گروپانەی هەفرا پێکەوە ئەنادۆڵ پێکدێنن. سەرباری ئەوەی دەوڵەت زۆر کاری بۆ ئەوە کرد کاڵیان بکاتەوە یان نەیان هێڵێت. چەرکەزەکان، عەلەویەکان یان ڕاونان و کوشتنی گروپ و گەلانی وەکو ئێزدی و کوشتاری بە کۆمەڵی ئەرمەنەکان هەر لە سەرەتاوە لە کارەکانی ئەودا شوێنگەی خۆیان هەبووە. با بە جۆرێکیش بوو بێت کە زۆر بە هەستیاریەوە باسی کردبن، تاک و خوێنەرە تورکەکانی نەترسێنێت یان نیان و ڕوژێنێت، بەڵام ئەو بە جۆرێک باسی کردوون بۆ ئەوانەی بیانەوێت گوێیان لەو دەنگ و هاوارە نەبیستراوانە بێت، بیانەوێت گوێ بگرن و لی تێبگەن، بە باشی دەتوانن و کاری کردەیە بۆ ئەوەی ئەوە بکەن. هەروەها ئەو تاکە نووسەرێکی ناسراوی تورکایە لە بەرهەمەکانیدا بە وریاییەوە باسی لە کوشتاری بە کۆمەڵی ئەرمەن کردووە. ئەوانەی کتێبەکانی من دەخوێنەوە نابێت درڕندە و بکوژبن، دەبێت دژمنی شەڕ بن، دەبێت لە دژی داگیرکردن و توانەوەی مرۆڤ بن لەلایەن مرۆڤەوە. هیچ کەسێک سوکایەتی بە کەسێکی دیکە نەکات، هیچ کەسێک کەسێکی دیکە نەتوێنێتەوە بوار بەو کەسوبە و دەوڵەت و بۆ حکوومەتانە نەدات کە مرۆڤ دەتوێننەوە. ئەوانەی کتێبەکانی من دەخوێننەوە با بزانن ئەو کەسانەی کللتورێک لە ناو دەبەن کللتوری خۆیان و تەنانەت مرۆڤبوونیشیان لەدەستداوە، با لەگەڵ هەژاران دایەک بگرن. هەژاری شەرمێکەهی هەموو مرۆڤایەتیە. ئەمڕۆ هەم دنیا و هەم وڵاتەکەی ئێمەش تینووی ئاشتین. دووبارەی دەکەمەوە تورکیا یەکێکە لە وڵاتانی تینووی ئاشتیە. باز لە شەڕی بچووک دەکەن، شەڕی بچووک نییە، کوشتنی یەک مرۆڤیش هەر شەڕە. چ بەختەوەریەکە تاوەکو ئێستایش دنیای ئێمە باخچەی دەیان هەزار گوڵە، هەر کولتورە و ڕەنگ و بۆنی خۆی هەیە. قرتاندن و هەڵکەندنی هەر گوڵێک لەم دنیایەماندا واتای لەناوبردنی کولتور و زمانێکە. ئەوە دۆزەخێکە مرۆڤ لە مرۆڤ بوون دەخات. دنیایەک یەک گۆڵ، یەک ڕەنگ و یەک بۆنی مابێتەوە و هەبێت. دنیایەک یەک زمانی هەبێت و یەک زمانی بۆ مابێتەوە. دنیایەکی دەردەدارە، کۆتایی هاتووە و لێ بۆتەوە. دنیای وەها نییە، دنیایەکی وەها لە دۆزەخ بەرباترە. دەبێت وەکو کەر دوای دنیای ئەمڕۆ بکەون، ڕیز سوا دەبن. Thank you.
یاشار کەمال بەردەوام منی سەرسام دەکرد. سەرسامکردن بە غەریزەی سیاسی خۆی ئەو بە حساب خوێندنی تاو نەکردبوو، واتە سەر بە چوارچێوەی ئەکادمی نەبوو. بەڵام یاشار کەمال زانا بوو، زۆری دەزانی، زۆری خوێندبەوە و هەروەها غەریزەیەکی باوەڕ نەکردووی سیاسی هەبوو. ئەو نەک دەیتوانی دەنجی خاک ببیستێت، بەڵکو دەیتوانی باڵاکردنی جیای سیاسەتیش ببینێت و هەستی پێ بکات. 20 ساڵ لەمەوبەر بە منی گوت تەماشای سەر نەخشەی ڕێگاکان بکە، بۆچی تورکیا ئەو هەموو شەڕێیانەی بە ئاراستەی سووریادا بنیاد دەنێت؟ لەوێ چه هەیە؟ کەس هەیە؟ شتێک هەیە؟ خۆشتێکی ئەوتۆی لێ نییە، هیچ پێداویستیەک بەو ڕێگایانە نییە. بەڵام چاوەڕێ بکە و بزانە ڕۆژێک دێت بەرەو ئەوێ دەکشێن و هێرش دەبەنە سەرخاچی ئەوێ. ئەس بڕخوازم کورمانجی باخفم خۆجم چۆ ئەنزانم ئەس باش کورمانجی دزانم ئەس کورمانجێک کەرکووکم. هەموو کەسێک ناتوانێت جۆی لە دەنگی خاک بێت، بیستنی دەنگی خاک جۆی دەوێت.